ڕاگەیاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕ ئێران ڕاهی کاریگەر. ئازادی هەڵسوڕاوانی کرێکاری خەباتکار ڕەزا شەهابی، حەسەن سەعیدی و کەیوان موحتەدی لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی ئێران پیرۆز بێت. ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان سەندیکای کرێکارانی شیرکەت واحد لە ڕێگەی ڕاگەیاندنێکەوە هەواڵی ئازادبوونی حەسەن سەعیدی و ڕەزا شەهابی لە ئەندامانی ناسراوی سەندیکای کرێکارانی شیرکەت واحد و کەیوان موحتەدی نووسەر وەرگێڕ و هەڵسوڕاوی کرێکاری لە زیندان بڵاو کردەوە. سەفەری دوو چالاکوانی یەکێک لە سەندیکا کرێکاریەکانی وڵاتی فەڕەنسا واتە سیسل کۆهلێر و جاکپاری هاوسەرەکەی بۆ ئێران و پەیوەندی ئەوان لەگەڵ هەڵسوڕاوانی سەندیکای کرێکارانی نێوخۆی وڵات بیانۆیەک بوو بۆ ئەم پەروەندە سازیە بێبنەمایەی دام و دەستگامنیەتیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دەست بەسەرکردن و سەپاندنی سزای قورس بەسەر ئەو هەڵسوڕاوە سەندیکایانەدا. ڕەزا شەهابی چەند مانگ پاش لە دەستگیرکردنی مانگی خەزەڵوەری ساڵی 1401 تاوی لە نامەیەکی سەر ئاوەڵەدا پەروەندە سازی ڕسوای دام و دەستگامنیەتیەکان و درۆ و دەلەسە و پرۆپاگەندەی ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکانی سەر بە دەسەڵاتی لە دژی خۆی و هاوکارەکانی ئاشکرا و ئیدانە کردبوو. خۆڕاگری ئەم تێکۆشەرە سەندیکاییانە لە زیندانیشدا لاپەڕەیەکی درەوشاوەی تری لە وورەی شۆڕژگێڕانە و بوێری خەباتگێڕانەیان نیشان دەدات. ڕەزا شەهابی هەر لە سەرەتای چوونە ناو زیندان بە خۆبواردن لە پۆشینی جلوبەرگی زیندان کە بە جۆرێک لە سزای زینداندا دەندرێت خۆڕاگری خۆی بەرامبەر بە گوشار و زەخت و زۆری زیندانبانانی ڕژیم دەست پێ کرد. ئەو دواتریش گەلێک جار سەبارەت بە پرسە گرنگە سیاسیەکان لە ڕێگەی بەیاننامە و ڕاگەیاندنی تاکە کەسی بە کۆمەڵەوە لەگەڵ زیندانە سیاسیەکانی دیکە خەباتی خۆی لە پێناو دیفاع لە ئازادی، دموکراسی و بەدیهێنانی مافەسەرەتاییەکانی چینی کرێکار و ڕزگاری کۆمەڵانی خەڵک لە چنگ حکوومەتی سەرەڕۆی دەسەڵاتدار لە ئێران درێژە پێدا. ڕەزا شەهابی و حەسەن سەعیدی بەهۆی خۆڕاگری قارەمانانەیان تا ساتی ئازادبوونیان لە زیندانی ئەڤین لە زۆرێک لە مافەکانی زیندانیانی سیاسی لەوانە مافی بەهرەمەندبوون لە چاوەدێری پزیشکی و وەرگرتنی مەرەخەسی و هیتر بێبەشکرابوون. هەروەها کەیوان موحتەدی چالاکی مافی کرێکاران و منداڵانی کار و هاوژین و هاوسەنگەرەکەی واتە ئانیشا ئەسەدوڵڵاهی هەڵسوڕاوی شێلگیری بزوتنەوەی کرێکاری و ژنانیش کە لە 19 گوڵانی ساڵی 1401 هێتاویدا دەست بەسەرکران لە زمرەی کەسایەتیە ناسرا و خۆشناوەکانی بزوتنەوەی کرێکاری. ئەوانیش بەش بە حاڵی خۆیان هەر لە ساتە وەختی چوونە ناو زیندانەوە لەسەر درێژەدان بە خەبات و خۆڕاگری بەردەوام بوون. ئانیشا ئەسەدوڵڵاهی تا ئێستاش لە بەندی ژنانی سیاسی زیندانی ئەڤیندا خەریکی تێپەڕکردنی ئەو سزا قورسەیە کە بە ناڕەوا بەسەریدا سەپێنراوە و یەکێکە لەو تێکۆشەرانەی کە بە بەشداری هەڵسوڕاوانەی لە ناڕەزایەتی قارەمانانەی و بەندە لە پەڕەیەکی درەوشاوەی لە مێژووی خۆڕاگری لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا تۆمار کردووە. ئێمە ئازادبوونی ڕەزا شەهابی، حەسەن سەعیدی و کەیوان موحتەدی لە زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بنەماڵە و دۆست و هاوڕێیانیان لە سەندیکای کرێکارانی شیرکەت واحد پڕبەدڵ پیرۆزبایی دەکەین. بە هیوای ئەو ڕۆژەی کە بە هیمەتی ناڕەزایەتیە جەماوەری و شۆڕژگێڕانەکان دەرگای زیندانەکانی سەرەڕۆیی ڕژیمی کۆماری ئیسلامی تێک بشکێنرێت و سەرجەم زیندانیانی سیاسی بە چەپکە گوڵەیەکی کە خەڵکی ئازادی خوازی ئێران بە بەرەوکیانەوە هەڵدەواسن لەسەر شان و پیلی جەماوەری ڕاپەڕی و بەسەربەرزی و شانازیەوە بگەڕێنەوە ناو باوەشی گەرمی بنەماڵە و هاوڕێیانیان. ئەگەرچی ئەو ڕۆژە زۆر دوور نییە، بەڵام پێویستە بەردەوام و بێپسانەوە هەوڵ و تێکۆشانی خۆمان لە پێناو ئازادی سەرجەم زیندانیانی سیاسیدا درێژە پێ بدەین. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، سەرکەوتوو بێ شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕ ئێران ناسراو بە ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران. ڕۆژی دووشەممە 12 خەرمانان 1403 هەتاوی بەرابەر بە 2 سێپتامبری 2024 زاینی.